افکارگاه سلیمانی دکاره در روژه که ده 1000 تن دو جورین آری برهم بینه. 150,000 تن گنم جودکارن باجار سلیمانیه دیگه باشترین جور آری. پنصد گجن پیرمگرون دوکان و باجار سلیمانیت و کارگاهی دا کار دکن. افکارگاه استراتژی الاحسن به کجمه 128 میلیون دلار امریکی هاتیه درست کرن دمیدین کردستان رو داویدا ببینن. گنم جه خوراکن سرکیش بو بردامی بونا جیارا مروفان ده دیرو که ده گرنگی به چاندنا گنمی هاتیه دان او نها یک جه برهمن خوراکی کدنا و آسایشا خوراکی ده برهمه که سرکیه و بازاره که مزن هیا دناف برا ولاتن جهانه ده. زورینا حکومت ولاتن جهانه گنمی وکه برهمه که یدکو هلگرتی به آسایشا خوراکی دنرخینن به میلیونان تونن گنمی دنابا سایلون مزن ده بکیمیش بو 5 سالان هل دگرن لینه هرما کردستان و نوالات عراقی جی گنم وکه یدک آنکو آسایشا خوراکی نینه. ده پلان نهمین کابینا حکومت هرما کردستان ده کارگهن مزنین و گواسنا گنمی جبو آری و جورن خواه و ساوار و معکرونی و پسکت و برهمن دن جگرمی چید بن لحولیره دهوک و سلیمانی درست کرنه. اف جی یکشوان کارگهانه. دی دیرو که دو شهرستانی کهون دا پیش 4000 سالانش پیش زاینی آنکو دایگبونه سومری لولات وادی الرافدین آنکو ولات نافبرا دوری باراندا دست به چاندنه کرنو چاندنا گنمی ایکش کشتوکالن سرکی بون اوی دمی جبر ویه که و هیا نها گنم وکه خوراکه که سرکی جبو مروفان تیب کارانین جبر گرینگیا گنمی ولات دنیا که چوا زیر و نفت احتیاطی آنکو یدک الجموان ها اوها گنم جی لزورینا ولاتان بویا احتیاطی آنکو بویا یدک افجا نان پیش لسرتاسر جهانه هری سرکی کو او گرینگی پیددن آره کو ایکش برهمن گنمیه افجا ده نوا کردستان جدا نان پیشن ما جبوکو سمونو نانه که جوانو پری ویتامین و پروتین درست بکن پیوستیوان به گنمه باش هیا و ببا آره که باش اجبر ویه که جی کارگهن من کردستانه حولا که مزن دادن که تکنولوژیا نوب کار بینن هیا نانه که اوها سمونه که اوها یه باش جبو نان پیجان آری دابین بکن و او جی بکن سمون افجا بینرم میدین کردستان صنعتکارن هیجا حسکریم برهمن من خمالی في برنامج تاميني شوني وابدن كاتشوا جنمي جوتياران تبا آر وتبا صمون يانجينان دمه كده بيدويا پاريزگاه سليمانيه 23,000 تونن گنميه کو بكا آرد ده همان دمه ده پاريزگاه سليمانيه دبا 300,000 تونن گنمي بو یک سال وكا يدك هل بگرید آنکو جبو 5 سالان دبا ملیونکو 500,000 تونن گنمی هل بگره وکه یدک یانجی آسایش خوراکی لیمینا همو پاریزگین هرما کردستانه 1 تون جی گنمی نهاتیه هل گرتن.
ڕۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیاران یەکێکە لە پرۆژە ناوازەکان کە لە چوارچێوەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە دەست بەکار بووە لەژێر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەت جەنابی مەسرور بارزانی و هەروەها لە ناوەڕاستی مانگی هەشتی ساڵی 2021 بەردی بناغی دانرا و دەست بەکارەکانی کردووە و کارگەی ئەلەحسەن لە ناوەڕاستی مانگی هەشتی 2023 دەستی بە بەرهەمهێنانی ئارد کردووە. پرۆژەکەمان لەسەر ڕووبەری 585 دۆنم زەوی لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە دەست بە دامەزانی کراوە بە پێشکەوتوترین سیستەمی تەکنەلۆژی نوێ و ئامێرەکان هەمووی لە نوێترین تەکنۆلۆژی بە باشترین تەکنۆلۆژی بنیادنراون. لێرە ئێمە وەکو پلان شوێنی 48 سایلۆمان هەیە، 12 سایلۆمان بە تەواوی تەواو کردووە، توانای ئەمبارکردنی هەر سایلۆیەک 5,000 تۆنە و کارگەی ئاردی ئەلەحسەن کە ئێستا دەستی بەکارەکانی کردووە ئاردی سفر بەرهەمهێنەوەی خاتە بازاڕەوە، توانای هاڕینی 1000 تەنی هەیەت ڕۆژانە. اف کارگاه احسن لسنور پارێزگا سلێمانیê yeke ji kargehên mezin di vî bajarî de li ser roberê milyûnek û 462,000 metrên dûca ji aliyê gropa kompaniyên qeywan ve hatiye avakirin. روزانه کارگاه احسن دکاره 1000 تونن گنمی جودکارن سلیمانی برهمه وان گنمی بکه آرد. هر وها زیادتری 500 کارمندان دنابا همو بشین کارگه ده کار دکن. کارگەکەمانەکەوێتە بناریچیای پیرەمەگرون بەرامبەر شارۆچکەی پیرەمەگرون و توانیوێتی جوڵە و هەلێکی کار بۆ ئەم ناوچەیە دابین کات و کۆمەڵێک گەنج و لاوی ئەم وڵاتە لەخۆ بگرێت و پرۆژەکە بە خۆشحاڵیەوە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە جێبەجێ کرا و ئێمە بەرنامەمان هەیە لە داهاتووە کۆمەڵێک کارگەیتر بنیاد بنین وەکو ساوەر و بڕوێش و پاستا و پسکیت و ئەمە لە ڕاستیە ڕۆڵی گرنگی ئەبێت لە دابینکردنی ئاسایشی نیشتیمانی چونکە ئاسایشی خۆراک یەکێکە لە 5 بنەما گرنگەکەی دابینکردنی ئاسایشی خۆراک ئاسایشی نیشتیمانی کە دابینکردنی ئاسایشی خۆراکە. هەر لەم چوارچێوەدا بەڕاستی هاندەر ئەبین بۆ جوتیارانی خۆشەویست تاوەکو بتوانین ئێمەش بەشێک لەو گەرمەی کە ساڵانە ناتوانن تەسلیمی بکەن بە سایلۆکانی حکوومەت ئێمە لێیان وەربگرینەوە و هەماهەنگیان بکەین، هاوکاریان بکەین، ڕێنماییان بکەین بۆ گەشەدان بە بەرهەمهێنانی گەنم لە ڕووی جۆرێتی و چەندێتیەوە. بارهەلگرن گەنمی ji Kurdistan û welatên din têne vê kargehê. Bereya robotan sampilên genmî ji van otomobîlan werdigirin. هر چه جوره گنم به دما بری بیت نوا کارگاه ده به به اوی تاقیگه کو خالا پیشیا کوالتی کنترولا اوی کارگاه گنجنمه این کرد دقوازن باشترین کوالتیا گنمی هم یا جودکارن هرم کردستانی جی و این عراقی تمام دمه ده هر چی گنمه کل در وی ولاتی جی به جبرکاف کارگاه دروجه که ده دکاره 1000 تونن گنمی بگورش بو آری همو کارگاه این کردستانی جودکارن ما نکارن گنمه که اوهای زیده جبا پیاب کنش برویه که اف کارگین من کردستانی برای خود دنه هندک گنمی کش در بی ولاتی بینن بله همان ریا گنمی جودکار من همه کردستانه دبا گنجن ما بزانن که باشترین گنم بدسوان بکوه هیا ری بدن اف همو ترلن هنه بچنت نوا کارگه ده
اف باشترین جورن نوین سایلوین هلگرتنا گرمینه دی جیهانه ده هر یکیش وانه آنکو وان سایلوانه دکاره هیا 5000 تونن گرمی دناوا خود انبار بکه نها 12 وان سایلوان هاتینه درست کرن د پلانا کارگه ده 36 سایلوین دنجی مینا وان آوا بکن سرجم هموان و ببه 48 سایلو آنکو دکارن 240,000 تونن گرمی انبار بکن ئێمە لێرە خاڵی یەکەمی کوالەتی کۆنتترۆلین بۆی کە کۆنتترۆلی ئەو جۆری گەنمە بکەین سەرەتا هەسترێلەیەک دێ ئێمە خاڵی دەستپێکین و بە کۆمەڵە فەحەزدا لێرە تێپەڕەبێت دواتر داخلی ناو کارگە دەبێت کە ئەو فەحسانەش ئەو تێستانەش با بڵێن پێکاتۆ لە 11 جۆر پێنجیان کیمیایە شەشیان فیزیایە کیمیاکان پێکاتون لە سێدیم و گلوتین و ئیندێکس و پرۆتین و ڕادەی شەیەکەی ئەمانە بە کۆمەڵە جیازی زۆر پێشکەوت و ستاندار دەکرێن شش فەحسی فیزیایی ما هەیە ئەمانش کە بۆ بینینی چاوی جۆری گەنمەکەی ئەو شتانی کە بە ڕووکەژە بینێن ئایا و گەنمە شکاوی چەندتیایە بینرم برنامه ما اف آمیرهنه بشه پاکیتینگه اف آمیرهنه دکاره 40,000 کیلو آری بخه اتناوا گینی کاندا تی یک دمجمرده آنکو بشوازه کیتر هم دکاریم بیجین اف آمیرهنه دکاره پی حتی 800 گینی نواید 5 کیلو دی یک دمجمرده پاکیت بکه آنکو تجی آر بکه صعبت ما اوه همون نینه صعبت ما بشه پاکیتینگ نینه دناوا اوه کارگه ده صعبت ما نه امی بحث وی کی بکن چوا اف کارگانه دکاره و چه سیستمک و چه پروسیسک تیپ کار آنین هیا گن موجود کار نهری ما کردستان و این دنیای ببن آر و چوا 3200 ستیپ آنکو قوناق دبه دنکا گنمی آنکو گنم تعداد درباز ببه اتناوان همو آمیرن آلوز دا هیا آر درز به شاکار سرپرشتیا بشه برمانی نه دناوا اوی کارگاه داد که شاکار ما بحث بکن پیشتر دستار بود ما برک دانه سر برکی بزفر اینا و آرده بود اترز بید اف امو تکنولوژی و پروسیسه چه هایا؟ زانم توی بیجی مانه ام دکارین 1000 تا ناچکن پیشتر نه دکارین 1000 تا ناچکن بس بو ببینن من انا کی بحث بکن اف پروسیسه چه ها چه دبه طبعا ما همیشه علين هم شونا لم شونا ده نريد قابة تكنولوجيا راستا هم كارجية ما 1000 طن سيكشن يا كمان سي سايلو ماني نعم بلندنگ سايلو لم سايلو انا ده بس انديتي وجوريتي جهاز قلم تاكل بياكي تمام عشان نرجع كمال كونفير إليفيتروا كان ما كبين قناغي باكرنوا تمام بميكانيزم يجي باكرنوا شرا روا كمال جهازي بيشكوتو مانه كهر دانه كان رولك تايبد من بين لكوي بروسكه عامر مانه تنيا كانزا جاكات عامر مانه برج جاكاتو عامر مانه جن مشكاو جاكاتو عامر مانه او موادانه كلا جنم سوكترن كيشانا وانا جاكاتو لكوتاي دا جن مكبه طاواتي باكريته ولا هم مواد يجينا مو بجن افجه همو بدسکاری امرو مش ببيدسكاري جهازەکان بەرکەوتانیە لەگەڵ ڕووی دەرەوە بە هیچ شێوازێک هەمووی ئۆتۆماتیکیە پاشان لە ڕێکۆمەڵە کۆنڤایەر و ئیلیڤەیتەرەوە ئەنێردرێنە قۆناغی داهاتەوە کە قۆناغی شۆرنەوەی گەنمەکەیە لەگەڵ پرۆسێس کاورینکردن بووی تمام گەنم خۆتان ئەزانن هەر لە سەرەتای بە بنەتۆکردنەوە پاشان چاندنی و لەلایەن جوتیارە بە ڕێزەکانەوە پاشان پێین پێکردنەوە بەرکەوتەی هەیە لەگەڵ کۆمەڵە موادی کیمیایی و ژینگەی دەرەکیدا کەواکە گەنمەکە ڕووی دەرەوەی پیس ببێ بۆ ئێمە پرۆسەی شۆرنەوەی بۆکەین بە ئاوێکی پاک پاشان سکاورینگی بۆکەین توێژاڵی دەرەوەی گەنمەکە لێەکەینەوە تمام بۆی لەم ام بەکتریانە بجنی تفکیلی گنمی بالا بالا تمام پاشان دووبارە ئەیکەن و نای سایلۆکانمان لانی کەم بۆ ماوەی 24 کات ژمێر گەنمەکە هەڵەگرن با استراحت بکنه ریست بکنه تا ئەم ئاوەی کە پێمان پاکردەوە تمام. بە یەکسانی بەناو گەنمەکەیە دابش بدە پاشان دووبارە ئەینەرینە قۆناغی دووەمی شۆرنەوە و تەڕکردنەوە بۆی دڵنیابین کە هیچ پیسێکی پێوە نەماوە بۆ قۆناغی دووەمی سکاورین هيا نهانه شو بوي اووايا هشتا حباطي نشوتن. هيش هشتا انا نشوتن والله طبعاً. وجنم قالك ماندي كر تمام بردهم پاشان لەو خۆناغەوە دووبارە کە دڵنیا بووین و سامپڵمان وەڕیر کە ئامادەیە بۆ پرۆسەی هاڕین ئەینەرینە ناو جیازەکانی هاڕینمانەوە کۆمەڵک ئامێری زۆر پێشکەوتومانەیە کە نوێترین تەکنۆلۆژیاکانی سەردەمن وەکو ڕۆلەر میلەر پلان سفتەر پیوریفایر
کە لە بینی قاتەکاندا گەنم هاتوچۆکە ئەو پرۆسی خۆت جاري بتسري ورا خواري هذا سري ورا خواري خوارێ أطل بتاعر لە کۆتاییدا يعني 3200 3200 كم ترنوبة؟ ئەو مینیمم مينيمم 3200 ما شاء الله يعني كيمترين 3200 قناع اف اميرين يعني باشا شكر امين ها نشاني بينن الخبدين كاف افا يعني او بحث كان حف قاطع كاتشوا بروسيسا غورينا جنمي جبو اري بري بيتا باشه باكي ديگه دوی سردمیده هیا گنم ببا آر دبا دریا دهان آمیرن الکتریکی و روبوتی دا درباز ببا هیا آرک باش و کوالیتی برز به دروست کرن اف همو آمیره لسر هفت قاطن وی آواهی دا هاتین پاروکرن به دهان آمیر ده هر قاطکی ده هاتین دانان و هر قاطک جی پروسیسه که برامینان آری پر ریو دبه همو جی به دستکاریا مروان آواهی بشه برامانینه جه هفت قاطان پکته هیا هر دنکه که گنمی ببا آر دبه 3200 قناغن برامانینه دناوه اوی کارگه ده درباز ببه لقاطع السيم دا بصدانج مترن بورين اوين ستانستيل دنابا هر حفقات بشي برمانين دا هاتو چوي دكن لسر هر دويلن برمانين پروسیسا درزبونا آری د 5 قناغان دا درباز دبه قناغا یکم گنم جه سایلوین انبارکرنا گرمی تین و گواستن جبو 30 سایلوین 120 تونیت ناوا کارگه ده هیا پروسا پاکش کرنا گرمی دست ببکن قناغا دوام جه قاطع هفتمی کارگه دست بدکه و پروسا پاکش کرنه و ششنا گرمی تکرن قناغا سیم هارینا گرمی و لیک جدا کرنه او جی برای 48 آمیرن هارینه دقات یکم دا تی انجام دن و یاج لیک جدا کرنه جی برای 8 آمیرن مینا بیجین کان کار دکن و الوی داره جورن آری هر وها کپکش بو جانداران لیک تی جدا کرن او یک جی لقات چوارم یک کارگه تی جیبه جی کرن قناغا چوارم آره هاتیه برمانین دچه 24 سایلوین دن ده که هر کی جوانه جی 120 تونن آری هل دیگره هیا بو بشه پاکتینگ آماده بکه قناغا پنجم پاکتینگ آنکو پرکرنو و گوهستنه کو چند کارمند برای کامپیوتر و آمیرن پرکرنا آری دخند ناوا گینیکن 5 کیلوگرامی و پاکتان ده دناوا بشه برهمینان ده 100 کارمند ده همو پروسیسین و گواسنن گنمی جبو آر صفر بهاری کاریا کامپیوتران دیده کار دکن و انجام دادن ئێمە وەک سافی بەرەمێنان لە کارگەکەماندا کارگای لە حسەن کە پێکاتۆ لە دوو لاینی سەرەکی هەر لاینێک توانای 21 تەن هاڕینی گەنمیە لە ساعتێکدا کە سەرجەمێکا 42 تەن هاڕین گەنم لە کاتژمێرێکدا ماندونە ناسانە 24 کاتژمێر لە کارگەکەماندا کار دەکەین بۆ ستافەکەمان زیاد لە 100 کارمەندمانەیە لە ناو کارگەکەیە کە دابەشماکردن بە سێ سێکشنی سەرەکیەوە سێکشنیەکەمان سێکشنی کلینینگ و دامپنینگە کەواتە تایبەتمەندن بە بەشی پاکردنەوە و شۆرنەوەی گەنم سێکشنی دۆمان تایبەتن بە پرۆسی هاڕینی گەنم کە میڵینگە و سێکشنی سێم گۆتاییمان تایبەتمەندە بە پرۆسی لە پاکردنان و لە فەردەنا کە ئاوێ دەستاوی پاکێجین کارگەکەمان سێ هێڵی بەرەمێنانی هەیە کە لە ڕێسی هێڵەکەیمە بەردەوام مەتوانین هەموو جۆرە ئاردێک دروست بکەین کە لەسەر خواستی کریارەکانمان چۆنیان بێ بە و مواصفاتە ئاردیان بۆ بەرهەم بهێنین
بۆ کارگەکەمان نوێترین تەکنەلۆژیا و نوێترین ئامێرە سەردەمیەکانمان تیا بەکارهێناوە کە گرنتی پاکشترین بەرهەم دەکات لە کۆتاییدا بەوەی کە بە دوور دەبێت لە هەموو بەرکەوتەیەکی دەرەگی لە کۆی پڕەسەی بەرهەمێنانەکاندا بۆ کارگەکەمان تێیدا کوالێتی و داهێنان تەنیا ئاماز نییە بەڵکو نێوەڕۆک و جەوهەری کارگەکەمانە. بەشی تاقیگەهê di nava kargehê de berdewam li pîrosa dirûzbûna arî û qonaxên wê dinêre her wiha di her qonaxekê jî de her ji destpêkê heya digeha kûgehê testên fîzîkî û kîmîkî encam didin. بێگومان بوونی تاقیگە زانستیەکان لە پرۆژە پیشەسازیەکانە بە یەکێک لە پێداویستە زۆر گرنگەکانی بەرهەمهێنان نەژمار دەکرێت ئەمیش لە بۆ پارێزگاریکردن لە کوالێتی ئەو بەرهەمە بە درێژایی پرۆسەی وەبەرهێنان و بۆ لانەدان لە ئەو ستانداردەی کە کۆمپانیاکە دایناوە بۆمان ئەویش لە بۆ پێشکەشکردنی باشترین کوالێتی ئارت لە بازاڕەکانی کوردستان و عێراقدا. و ئێمە لەم کارگەدا پێک دەین لە تیمێکی پسپۆرکە نزیکی 15 کەسین لە یەکەم قۆناغ کە گەنم دێت ئێمە لە هەموو قۆناغە جیاوازەکانە پشکنینی بۆ دەکەین و هەندێک نمونەش لای خۆمان دێڵینەوە بە درێژایی ماوەی کە چوونە بازاڕیش هەمان پشکینەکان دووبارە دەکەینەوە لە ئەگەری هەبوونی هەر کێشەیەکدا دەیگەڕێنینەوە وە گرنگترین مەبەست و کارگەی ئەحسان ئەوەیە کە بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان بکا بە بەرهەمەکانی ئارد و بەرهەمە هەمە جۆرەکان و بۆ قسمەتکردن با وڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق. سپاسانەکەن وەکو بەرنامەی مەیدین کوردستان کە لە چەند ڕوویەکەوە هاوکاری خاوەنکارەکانە بن خاوەنکاریەکانە بن و لە هەمان کاتە هاندەرە بن بۆ کەسانی کە تا ئێستا بیریان نەکردوێتەوە لەوەی کە کارگەل لە وڵاتی خۆمانەدا بنێن و بەرهەمهێنان بکەن چونکە ئێمە زۆر بابەت هەیە کە بازرگانمان هەیە ساڵانە بڕێکی ئێجگار زۆر لە دەرەوە هاورداکە بۆ وڵاتی خۆمان بەڵام تا ئێستا ڕەنگە بیری لەوە نەکرد بێتەوە کارگەیەک لە وڵاتی خۆمانەدا بنێ هەلی کارێک دروستکە کوالیتێکی باش بەرهەم بێنێ. بێگومان بەرنامەکەی جەنابیشتان کاریگەریە بێ لەسەرەوەی کە زیاتر پیشەسازیە ناوخۆیەکان بناسیێنێ و هانی وەبەرهێنەرەکانی داجارێکی تر بۆی کە ڕووکانە دامەزاندنی کارگە و کارخانەی پێشکەوتوو کە ئەمیش بنەمایەکی گرنگە بۆ وڵاتێکی بەهێز و گەشە سەندوو. پروژه به بازارکردنا گەنمê cûtkarên Kurdistanê û dirûzbûna van kargan li teva parêzgehên Kurdistanê bi pêngaveka destpêkî û serkeftî ji bo hikûmeta Herêma Kurdistanê tê hejmartin. Her wiha handana cûtkaran ji bo çandinê û dirûzbûna sedan derfetên karî ye ji bo gencan li Herêma Kurdistanê. Ev jî li Kurdistanê hatiye beremanîn, ev jî Made in Kurdistan e.